چییە؟ سڵای خی گەورە لە تۆ تاوای بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیامیش بێتم بەڵێ چەند تەورێکی گرنگ ئەمڕۆ پەرلەمانی کوردستان باس و خواسی لەوارەوە ئەکاتەن یەک لە تەورەکان کە تایبەت دەبێت بە چەند پرۆژە یاسایە کە ئەمڕۆ خوێندنەوەی یەکەم بۆ کرێتن ئەم پرۆژە یاسایانەش کە تایبەتن بە یاساکانی هاتوچۆ هەروە پزیشکی و هەروە غرامەکردنی هاتوچۆ و میلاکات و هەروە چەند یاسایشی تریش بە گفتوگۆی لەبارەوە دەکرێتن و هەروە گفتوگۆ لەبارەی ڕەوشی ئاوەرەکان و هەروە شاری هەروە کەرکووک و هەروە خورماتوش دەکرێتن هەروە بە تایبەتی خورمات و ئەمڕۆ باسی لەبارەوە ئەکرێتن چۆن ئەو ئاوارانە کە ئێستا ئاوارە بوونە چیان بۆ کرێت لە حکوومەتی کوردستان و پەرلەمانی کوردستانەوە هەروە ئەو خانوانە تەقەیندراونەتەوە هەروە ڕەوشی ناو خورماتوو تاوکە ئێستا بە چی گەیشتەوە چۆنەوە بۆچی بەرەو خراپی ئەچێ بەرەو باشی نەچێ حکوومەتی عێراق تاوکە ئێستا نهاتۆتە دەنگ هەروە UN نهاتۆتە دەنگ بە جددی بۆی کە کار بکرێت بۆ ڕەوشی ئاوەرەکانی خورماتوو ئەمانە گفتوگویەشی تێر و تەسەل لەنان ئەندامانی پەرلەمانی کوردستان لەبارەوە لە دوای بدرێ وەرە چەند ڕاستپاردەیەکیش بدرێت. بەڵێ دوو بابەتی گرنگە بوو پێم بڵێ کە ئەمڕۆ قسەیان لەسەرکرەیە ناوانیش پرۆژەیاسای لێبوردنی گشتی لەگەڵ پرۆژەیاسای ڕێخستنی موچەی فەرمانبەرانی هەرێم. نەخێر هیچ لەو بابەتانی چێک لەو بابەتان نەخراوەتە بەرنامەی کار ئەمڕۆ قسەیان لەبارەوە ناکرێت بەڵکو ئەو تەوەرانەی من ئاماژەم پێکرا ئەو تەورانە بێ من دەمێ ئاماژە بەوەشکەم ئەمڕۆ گفتوگۆ لەبارەی پرۆژەیاسای بەکرێدانی خانوبەرژ ئەکرێت گفتوگۆی دومی بۆ ئەکرێتواتە ئەمڕۆ خوێندنەوەی دوم ئەکرێت و ئەکرێت بە یاسا و دوای ئەوەی کە لەلایەن دەستە سەرۆکاتی واژۆ ئەکرێت بێ بە یاسا ئەمڕۆ خوێندنەوەی دومی بۆ ئەکرێت و ڕاپۆرت ئامادەکات لەلایەن لێژنە پەیوەنددارەکانەوە ئەمڕۆ گفتوگۆی لەبارەوە دەکرێتن هەروەها چەند ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە لێژنە هەمیشەیەکان و ئاڵوگۆڕ بە شوێنەکانی خۆیان دەکەن دەچن بۆ شوێنیشتر تەنها ئەم تەوەرانە ئەبێ بازەکە باسی موچە و هەروە بژەوی خەڵکو و هەروە چەند تەورێشتیش کە ئێستا پێویستە وەلی سەلیم پێم نێرمان لە شاری هەولێرەوە لەبارەی کۆبنەوەی ئەمڕۆی پەرلەمانی کوردستانەوە زانیاری پێداین.